دیارەوە ئاگادارین کە ئەمڕۆ چوارمین ڕۆژی کۆنگری پێنجەم یەکێتی نیشتمانی کوردستاندا دیارە کارەکانی ئەم چەند ڕۆژە بەباشی بەڕێوەچوو و ئەمڕۆژ دوای تەواوکردنی پەیڕەوی ناوخۆ و هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆتایی بە کۆنگرەکە دێت و ئەگەر کاریش یاخود کاتی بمێنێتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان ڕێکارەکان ئەمڕۆ بە تەواوی تاو نەکرد ئەوە کۆنگرەکە ئەگەری درێژبوونەوەی هەیە. جا تایبەت بە ئەنجامدانی کۆنگرە و گرنگی کۆنگرا لەم کاتدا میوانداری زۆر بەڕێز بورهان شەحرەف کە بەڕێزیان وەکو ڕاوێژکاری مەکتەبی یەکێتی نیشتمانی ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆری بەیانی کوردستانی زۆ لەگەڵمان کاک بورهان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس مەمنون. سەرساگر لە گرنگی بەستنی کۆنگرەوە لەم کات و ساتەدا باس بکەین گرنگیەکی لە چیدا دەبینەوەنێ؟ بێگومان گرتن و بەستنی کۆنگرەکان بۆ هەموو حیزب و ڕێکخراوێکی سیاسی ئەهمیەتی و گرنگێکی خۆی هەیە. ئەو بوارە دەڕەخسێنێتکەوە پێداچوونەوە بە هەموو کارەکانی ئەو حیزبە لە ماوەی ڕابردوودا بکرێت خاڵ لەسەر پیتەکادا ملی هەڵسەنگاندن بۆ هەموو چالاکی و ئەو کارە سیاسی و ئەو پرۆژانێک ئەو حیزبە بەشداری تیا کردووە هەڵسەنگاندنێکی بۆ بکرێ و پێداچوونەوەی بۆ بکرێ خاڵە لاوازەکانی چارەسەر بکرێ بێگومانەوەی کارکە هەڵاش دەکات لە کارکردندا کێشەی بۆ دروست دەبێ بربەستی بۆ دروست دەبێ ئەبێ ئەمانە هەموو دیاری بکرێەوە چارەسەری بۆ دابندێەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ئەم جارە یعنی یەکەم جارە لە مێژووی ئەم حیزبەدا لە وادەی یاسایی خۆی دابیەوەی کات تێپەڕێت کۆنگرەیەکی نوێ دەبەستێت و بوار دەڕەخسێنێت بۆ کەوادر و ئەندامەکانی خۆی کەوا بەشداری بکەن لە جارێکی تر ڕەنگڕشتنەوە و نەخشەی سیاسیەکەی بۆ قۆناغی داهاتوو هەمومان دەزانین قۆناغی ئێستا قۆناغێکی زۆر هەستیارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە ئاستی عێراق و لە ئاستی ناوچەکەش پێویستی بە هەڵوەستە لەسەرکردنی جددیە پێویستی بە بڕاردانی گونجاوە بۆ هەموو ئەگەرەکان بۆ هەموو ئەو ڕووداوانەی هاتوونەتە پێش چ لەسەر ئاستی جیهان و چ لەسەر ئاستی خۆرهڵاتی ناوەڕاست و چ لەسەر ناوخۆی عێراق و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش کۆمەڕی ئالانگاری زۆر هاتوونەتە پێش لێکەوتەکانی شەڕی ئۆکرانی رووسی ئەو پێش هاتانی کە پەیوەندی بە پەیوەندی نێودەوڵەتی لە نێوان ئەمریکا و دەرکەوتنی جەمسەری نوێ لەسەر ئاستی جیهانەوەی کە جەمسەری رووسی سینی هێزە ئەقلیمیەکانی کە لە ناوچەکەدا گەشتی کردن هەموو ئەمانە گۆڕانکاری نوێن لەم ناوچاسەری هەڵداون یەکێتی نیشتیمانی کوردستان دەخوازێ خۆی ئامادە بکات بۆ ئەم قۆناغ ئەم قۆناغ بەخۆ ئامادەکردن بەچی دەبێ لە ڕێگەی بەستنی کۆنگرەیەکەوە دەبێتەوە لەسەر ئاستێکی باڵادا کە کۆنگرە بەرزترین دەسەڵاتی حیزبە بۆ هەیە سەرۆکی حیزب بگۆڕێ سەرکردایەتی نوێ هەڵبژێریە بەرنامەی سیاسی بگۆڕێ پەیڕەوی ناوخۆی بگۆڕێ بە پەیوەندیەکانی دابچێتەوە یەکێتی لە چوار ڕۆژی ڕابردوودا بە چڕی و بەپڕی لەسەر ئەم ئاستانە هەڵوەستەی کردووە دەستی بۆ زۆر شتی گرنگ بردووە و تەمەنا و ئومێد دەکەین کە بتوانێت لە ئەمڕۆ و ڕۆژێک ئەگەر پێویستی بکانە بکات لە ڕۆژی تردا کارەکانی بەسەرکەوتوی کۆتایی بکاوە بەسەرکردایەتیەکی نوێ و بە بەرنمەیەکی نوێەوە خۆی سازدابێ بۆ قۆناغی نوێ. کاک بورهان کارەکانی ئەم چەند ڕۆژی کۆنگرە چۆن دەبینن؟ بێگومان یەکێتی وەک حیزبێکی چالاک و حەیەوی و حیزبێک کە لە ڕابردوودا ڕۆڵی ئاشکرا و ڕوونە بۆ خەڵکی کوردستان و ئەوەی میوانەکان نەک لە سەرزاری خۆمانەوە وەک کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی لەسەر زاری حێز و لایەنە سیاسیەکانی عێراقەوە بیستمان دڵخۆشکەر بوو ئەوەی تۆ لە زمانی خەڵکی ترەوە گرنگێ تەقیم بۆ یەکێتی بکالەوانە لەوەی کە خۆمان پێدا هەڵ بدەین و خۆمان تەقیمە بکەین ئەوەی لە سەرکردەکانی عێراق ئەوەی ئامادە بوون لە یەکەم ڕۆژی کردنەوەی کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەمویان پێداگیریان لەسەر ئەوە کردو ئەو شایەتیاندا کە یەکێتی هێزێکی کاریگەرە لە مێژووی کوردستان عێراق و ناوچەکەش ئەو بەرنامە ئەو حیزبێکەوە مامجەلال بەرنمەکەی دروستکردنەکەی داناوە و ڕۆحی کردووە بە بەریا و ئێستاش زیندووە دوای 48 ساڵێش تا یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی زیندووە و لە پێش ڕەوایەتیە چ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان سەرڕای نەیارەکانی بەڵام ئەو درێژە بە خەبات دەدا و
لە لووتکەدایە و هەوڵی ئێستاش هەوڵی نوێکردنەوە دەدا خەوڵیەوە دەدا کە بێ بە یەک بڕیار کەم و کورتەکانی چارەسەر بکە هەموو ئەمانە لە زاری میوانە عێراقەکانمانەوە ببینیمان ئەوەی کەوا لە سەرۆکی سکرتێری گشتی سۆسیالیست ئەنتەرناسیۆنال بە گرنگی لەم ڕۆڵی ئەم حیزبی ڕوانی و هەموو ئەمانە گەواهینامە و شایەدی گەورن بۆ ڕۆڵی کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە 48 ساڵی ڕابردووە و گرنگی و زەروری بەردەوامبوونی ئەم هێز و ڕەوتە پێشکەوتن خوازە بۆ قۆناغی داهات و دەکرێت یەکێتی خۆی ساز و ئامادە بدا کە لەگەڵ پێداویستیەکانی قۆناغی نوێژدا ئەم ڕۆڵە پێشڕەوی خۆی ببینێت. باشە کاکوان ئەوەی ڕوونا کە با بڵێن کنگری پێنجەمێکێتی چەند گۆڕانکاریەک لە خۆ دەگرێت ئەم گۆڕانکاریانە کاریگەری لەسەر بێزکردنی حیزبەکە چۆن بەجێ دەهێڵێت؟ بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردوودا وەکو وەڵامێک بۆ قۆناغی خۆی لە 75 و دوای هەرسی 75 و کۆتای هاتنی شۆڕش دروست بوو وەڵامێک بوو بۆ ئەو ناومێدیەی کە لە کوردستاندا بەدی هاتبوو بۆ قۆناغی ئێستاش کە هەموو جیهان گۆڕاوە هەموو پەیوەندیەکان گۆڕاوە پەیوەندی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سیاسی ئیقلیمی نێودەوڵەتی گۆڕانکاری گەورە بەسەر کۆمەلگاکەماندا هاتووە بە هۆکاری پێشکەوتنی تەکنۆلۆجیا یەکێتی بۆ ئەم قۆناغا زۆر پێویستی بەوەیەکەوە بە خۆیدا بچێتەوە گۆڕانکاری گەورە لە هەموو ئۆرگان و دام و دەستگاکانی بکە پێشی بخە ئەبدەیتی بکاتەوە کە بۆ خۆی هەمومان دەزانین ئێستاکێ هەرێمی کوردستان گیرۆدەی قەیرانی گەورە گەورەیە قەیرانی ئابووری ململانی سەخت لەگەڵ عێراقدا لەگەڵ ناوچەکەدا هەموو ئەمانە ئەوە لە یەکێتی دەخوازیە وەک هێزێکی گرنگی کوردستان وەک هێزێکەوە حزوری هەیە وەک هێزێکەوەی کەوا میوانەکان باسییان کرد زەرورە بۆ ئەم قۆناغا دەبێت یەکێتی بۆ ئەم قۆناغە نوێش چۆن لە ڕابردوودا ڕۆڵ و کاریگەری هەبووە بۆ ئەم قۆناغە نوێش کە تێداین ئامادە بێ سەرکردایەتی نوێی هەبێ پەیڕە و پرۆگرامی نوێی هەبێ بەرنامەی سیاسی هەبێ کارکتەری نوێ گەنجان ژنان هەموو چینەکانی کۆمەڵگەی کوردستان و عێراقیش بهێنێتە پێشەوە بۆ بتوانن بە هەمومان بچینە ژێرباری ئەم بەرپرسیارەتە گەوری کە لەسەر شانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە قۆناغی داهاتوودا ئەویش دۆزینەوەی چارەسەرە بۆ ئەم قەیران و کێشانیکەوە دەستمانی گرتووە. باشە کاکووران هەڵبەتەوەی دەزانین کە ئەم کۆنگرەیە کاریگەری لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی حیزب و با بڵێن هاوڵاتیان دەبێت کاریگەری لەسەر عێراق و با بڵێن وڵاتان نێودەوڵەتیش دەبێت ئەگەر سەرەتا کاریگەریەکە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان و بە تایبەتی بەستنی کۆنگرە و کاریگەری لەسەر لایەنە سیاسیەکانی دیکە دروست بکەین چ کاریگەریەک جێدەهێڵە؟ بەڵێ لەسەر ئاستی ناوخۆیدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی سەرەکی لە هەرێمی کوردستاندا گرنگە ئەم هێزە خۆی بەهێز بکاتەوە هەمومان بینیمان ئەگەر پاشەکشەی یەکێتی بێ ئەوەی ناهاوسەنگێکی هێز لە هەرێمی کوردستاندا دروست بوو لەوانەیە هێزێک هەوڵی ئەوەی دابێ ڕۆڵی یەکێتی پەراوێز بخا بەڵام بە ئاڕاستەیەکی یابردی کە بە زیانی هەرێمی کوردستان و عێراقیش کۆتایی هات شکایەوە لەبەرەوە گرنگە بۆ یەکێتی لە ئەسەر ئاستی ناوخۆیی و بۆ ماوەری هەرێمی کوردستانیش ئەو متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەنەوە بۆی بۆ ئەم قۆناغە و قۆناغی داهاتوو بتوانێت ئەو هاوسەنگیە بگێڕێتەوە بۆ دەسەڵات کەوا یەکێتی لە هەموو پێگە و جمگە گرنگەکانی هەرێمی کوردستاندا ڕۆڵی کاریگەری خۆی بگێڕێەوە حزوری هەبێ و بوار بۆ هیچ سیاسەتێکی سەرڕۆیی نەدا بۆی هەرێمی کوردستان بەرەو بنبەستی سیاسی بەرێ بەرەو لێکترازانی بەرێ لەگەڵ عێراقدا بەرەو زۆر شتی باکەوە بە زیانی گەورە بۆ هەرێمی کوردستان تەواو بوو لە ماوەی ڕابردوودا. باشە کۆنگرە چی بۆ خەڵک دەکات لە ناوخۆی هەرێمی کوردستاندا کاریگەریەکانی چی دەبێت بۆ سەر ژیانی هاوڵاتیان ڕەنگە ئەو بزانین کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزکردنی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبەکەی واروها خۆڕێخستنەوەیە ئەی کاریگەریەکی بۆ هاوڵاتیان چی دەبێت؟ بڵێ خۆی پێشخستنی کۆمەلگا چاکسازی ڕیفۆرم ئەم شتانە لە ڕێگەی حیزبەوە دەکرێت ینی تاکە کەسێ بێ کۆمەڵەیەکی ئەدەوی هوەری زۆر ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ئەمانە ئیش و کارەکانیان دیاریکراوە لە بوارێکی دیاریکراودا ئەوەی کەوا ئەتوانێت گۆڕانکاری بکە دەستاودەستی دەسەڵات بکە ڕیفۆرمی گەورە بکە بەر بە تاکڕەوی بکری ئەوە حیزبە
لە ئێستادا ئەگەر کۆمەڵگەی کوردستان و هەرێمی کوردستان و عێراقیش گیرۆدەی چەندین قەیرانی گەورەیە ئەمە لە ڕێگەی حیزبەوە دەکرێت ئەم حیزبەکە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی بتوانێت شان باتە بەر ئەو مەسئولیەتە گەورە و قورسانە دەبێ خۆی چاک بکە دەبێ ریفۆرم لە ڕیزەکانی خۆی دابکە ئەبدەیتی خۆی بکاتەوە دەست بۆ هەموو خاڵانەی باکە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆنگرەدا باسی کراوە وەکاری لەسەر دەکرێت و بتوانێت بە سەرکەوتوی کۆتایی پێبێنێ و بگەڕێتەوە بەناو سەرکار و سیاسەکانی خۆی و هەموو جمگە ئۆرگانەکانی ئەکتیڤ کاتەوە لەو پێناوەدا کە حیزب ئەکتیڤ بتوانی ئەو بەرنامە جوانانی کە لە کۆنگرەدا دەنگی لەسەر دەدێ بیخاتە پراکتیزەی بکە بێگومان کارە باشەکان ڕنگدانەوەی لەسەر هاوڵاتیان دەبێت چارەسەر بۆم قەیرانانە دەدۆزێتەوە کە ئێستا بەرۆکی هاوڵاتیانی گردووە قەیرانی نەبوونی موچە چیەکی منملانیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغایە کە چارەسەری بۆ نەدەکراوە ڕنگدانەوەی بۆ سەر هاوڵاتیان هەیە ئەگەر یەکێتی هێزێکی خاوەن بڕیار بێ و قورسایی خۆی هەبێ بێ لە کوردستانەوە هاوسەنگی هەبێ بێگومان هەرگیز ئەوە قوبڵ ناکەکەوە لایەنێک بە ئارەزووی خۆی مجازەفە و بە چارەنووسی هەرێمی کوردستانەوە بکە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕابردوودا کاک خوبادە کە سەرکردایەتی چەندین وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بۆ بەغا و بۆ چەندین سەعات کە کەس نەئاچوو بۆ بەغا شانیدایە بەر ئەو مەسئولیەتە گەورە ئەوەی کە لە دوایین شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر یەکێتی تێدا نەبووایە بێگومان ئەو قەرزانەش نەدەهات بۆ هەرێمی کوردستان هەموو ئەمانە گرنگن بۆەوەی کە یەکێتی بەهێز بێتەوە یەکێتی ڕۆڵ و پێەکانی خۆی ببینێ ئەمەش لە ڕێگەی کۆنگرەوە دەکرێت لە ڕێگەوە دەکرێت هاوڵاتی متمانە بە یەکێتی باتەوە هەموو ئەمانە کاریگەری ڕاستەخۆی بۆ سەر ژیان و گوزەرانی تاک بەتاکی چی خەڵکی کوردستان دەبێت چ خانە نشینەکان بێت چ کارمەندەکان بێت چ بازاڕەکانی هەرێمی کوردستان بکە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان وەستاوە و خەڵک هاواریری هەڵساوە هەموو ئەمانە پەیوەندی بە حیزب و ئەدای حیزب بۆی لە کارکردن لە سیاست لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان باشە کاک بورهان ئەوەی دەبینێت کێشەکان نێوان هەرێم و بەغدادە کە تا ئێستا بەشێکی زۆری بە چارەسەر نەکراوی ماوەتەوە کۆنگرەی یەکێتی چۆن دەتوانێت بچێتە ناخی چارەسەرکردنی ئەم گرفت و کێشانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو میوانەکان زۆر بە درێژی لە ڕەکەم ڕۆژی کۆنگرەدا ئاماژەیان پێکردووە خوێندنێکی زۆر واقعی و دقیقیان بۆ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە چەند ساڵی ڕابردوودا لە عێراقدا ئەوەی کەوا هەرێمی کوردستانی و پەیوەندی بە عمقی عێراقیوە هێڵاوەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵی ڕابەری کۆچکردومان جەنابی مام جەلالە لە ڕابردووداکەوە مەرجعی باڵای شیعەکانی عێراق بە سەمامی ئەمانی عێراق وەسفی کرد ئەو پەیوەندیە گەرم و گوڕەی مام جەلال لەگەڵ پێکاتەکانی تری عێراقیدا ئەو ڕۆڵی بە یەکێتی داوە کە بۆ ئەم مەرحەلە و بۆ مەرحەلەکانی داهاتویش دەستی پێوە بگرێەوە ئیلهامی لێوەربگرێ بۆ پتەوتی ترکردنەوەی ئەو پەیوەندیانی کە ئێستا لەگەڵ عێراقدا درز و کەلێنی تێکەوتووە ئەو ئەرکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێتەوە بتوانێت جارێکی تر دەستوری عێراق بخاتەوە بواری جێبەجێکردنەوە ئەو بەندە و بڕگانی کەوا تا ئێستا وەلان نراون و جێبەجێ نەکراون ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی داهاتوودا کار لەسەر جێبەجێکردنیان بک بۆ ئەوەی کە دەستوری عێراق چەتری کۆکەرەوەی عێراقەوە هیچ لایەنێکی سیاسی لە عێراقیشدا بە ئاشکرا نەیتوانێت بڵێ ئێمە ناتوانین پابند بین بەم دەستورە نوێی عێراقەوە و ئەم دەستورە کۆکەرەوەی هەموو عێراقیەکانە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ئەو بڕگە گرنگانی کە دەستورا ماون بۆ قۆناغی داهاتوو کاری لەسەر بکاوە لە ڕێگەی ئەوەوە هەموو کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق چارەسەر بکە بە مادەی 140ەوە ناوچە جێنا کۆکەکانەوە هەموو ئەمانە یەکێتی دەتوانێت لە ڕێگەیەوە کۆتایی بەم کێشانە بێنێکە بۆ چەند ساڵێکە خەڵکی هەرێمی کوردستان باجی قورسی ئەو ناکۆکیانی داوە. باشە کاک بورهان یەکێتی لە دوای بەستنی کۆنگرە پێویستە چۆن کار بکات چۆن هەنگاو بنێت بۆ قۆناغی داهاتوو گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی بۆ هەموو پرسیارانە بێ کە تا ئێستا وەڵام نەدراونەتەوە وەڵامی بۆ ئەم کێشانە هەبێ کە ئێستا هەن چارەسەری دەست بەجێ و ڕاستە و خۆی بۆ هەموو ئەو قەیرانانە هەبێت
کە هەرێمی کوردستان پێوەی دەناڵێنن ئەوە خەڵک چاوەڕوانی ئەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبی خۆی و بە پێشڕەوی خۆی دەزانێت لە قۆناغە سەختەکانی ڕابردوودا ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەکرێ و دەبێ و هەموو چاوەڕوانی ئەوەی لێ دەکەن کە شان باتە بەری بە تایبەتی لە ناوچە جێناکۆگەکان کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لە بەردەمە دەکرێت لەوێ خەڵکیش شان و هاوکاری یەکێتی بێ بۆی بتوانانی ئەو ڕۆڵە مێژووی خۆی جارێکی تر وەربگرێتەوە و درێژەی پێبدا بۆی پێداگیری لەسەر مافەکانیان بکە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کە هەڵبژاردننی پەرلەمانمان لە ساڵی نوێدا لە بەردەمبایە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بێ و جارێکی تر بە بەرنمەیەکی هەڵبژاردننی واقعی و وردەوەکە چارەسەری بۆ کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان لەسەر ناو ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی عێراقیش پێبێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بورهان شێخڕۆفکا بەڕێزیانک و ڕاوێژکاری مەکتەبی ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان ڕستۆدی کوردستانی کوردستانی لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی.